خۆشەویستان پێویستە ئاستی تێگەیشتن و ڕۆشنبیریمان گەورەتر و فراوانتر بکەینەوە، ببین بە کەسانێکی تێگەیشت و عاقڵ. دەبینیت ئەلحەمدوللا خەڵکێکی زۆر دەڕوات بۆ عومرە، دەچێت عومرە دەکات، سپاس بۆ خوا پەروەردگار. کەسانێک هەیە لەو کەسانەی کە دەچن بۆ عومرە چەندەها ساڵ چاوەڕێ دەکات، دەغیلە دەکات، پارە کۆ دەکاتەوە، حتا بەو حاڵە پارەی عومرەیەک پەیدا دەکات، دەڕات بۆ عومرە. بەڵام لەگەڵ ئەوەدا لە جیاتی ئەوەی داوای دوعای خێری لێ بکەین، هەندێکمان داوای هەدیە و دیاری لێ دەکەین. ئەو بەو حاڵە کردووەتەنی جەرگی بۆتە ئاو، هەتا پارەکەی عومرەی پیا کردووە، ئێستا ئێمەش هەدیە و دیاریمان دەوێتی. تکاتان لێ دەکەم بام عادەتە تەرک بدەین، بە تایبەتی مەبەستم ئەو کەسانەی کە نیان. ئەگینە پێغەمبەری خوا فەرمێ صلی الله علیه وسلم تەهادوا تەحابوا، هەدیە و دیاری بدەن بە یەکتری بۆی خۆشەویستیتان زیاتر دروست بێ. من باسی ئەو کەسانە دەکەم کە نیانە، تەکلیفیان لێ مەکەن. فەڵانکە چوون بۆ لای ئێمە ڕەزیل و شتێکی نەداکەن، شروع بوو نەیداکەن، کاکە نیەتی کابرا هەیەی دەستی خۆش بە حەزەی بای چییە کڕێ بە خەڵبا بیکڕێ. من باسی کەسێ دەکەم کە نیەتی. ڕەخنەی لێ مەگرن، تانەی لێ مەدەن، سوکایەتی پێ مەکەن، بە چروک ناوی مەبەن. لەوانەیە دەخیرەی ناڵەکان یە بچڕی بێ چوو بێ عمری پێکرد بێ تۆڵێ فڵان کەس ڕەزیلە، نیەتی کاکە نیەتی. خۆ بە زۆر ئینسان کە نەیبوو چی کرد؟ هەدیە شتێکی باشە، بەڵام بۆ کەسێک کە توانای هەبێ بیدا بە کەسێک. سپاس بۆ خوای گەورە. ئەوەی کە ئەوان لەوێ بۆ ئێمەی دەهێنن، قوماشە، جلوبەرگە، هەر شتێکی ترە، سپاس بۆ خوا لێرەش مەوجودە. حازەکەی بڕۆ بە لۆری ئاوی زەمزەم بکڕە، خورما بکڕە، هەموو شتێکەی لای خۆمان. سپاس بۆ خوای گەورە. ئەمە هەفتا هەشتاکان نییە بڵێ هەندێک شتەی لەوێ لای ئێمە نییە. پێویست ناکە ئینسان تەکلیف لە خەڵکی بکا بۆ هەدیە. هەنی خەڵکی توانای نییە چی خۆی قەرزارەکات، بای چەندەها هەزار بای پارەیەکی زۆر ئەشیا و هەدیە و دیاری ئەکڕێ لە کاتێکا لە توانایدا نییە. پێت عیب نەبێت، توانات نییە هەدیە بۆ خەڵکی مەکڕە، هیچ عیبێکیان نییە. نابێ ئێمەش ڕەخنە لەو کەسانە بگرین، هەدیە بۆم نەهێنا. باشە ئەو چۆ بۆ دووبەی، چۆ بۆ تایوان، چۆ بۆ سین یا چۆ بۆ عومرە، سەفەری عیبادەتی کردو یا سەفەری تیجارەت و بازرگانی. خۆ لە بازرگانی نەگەڕاوەتەوە، بازرگانی دنیاییەوە نە قیامەتی. تکاتان لێ دەکەم با ئەم عادەتە خراپە واز لێ بێنین. مەبەستم ئەو کەسانەی کە نیانە. ئیمامی عومەر ڕەزای خوای لێبێ لە حەدیثێکی صحیح بوخاری هاتووە، دەفەرمێن نوهینا عن التەکەلف. نوهینا واتە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ڕێگری لە ئێمە کردووە، نەهی لە ئێمە کردووە تەکلیف لە شتێک بکەین کە لە توانایدا نییە. لە شریعەتی ئیسلامدا تەکلیفکردن لە کەسێک لە شتێک لە توانایدا نەبێ حرامە. بۆیە با ئەم عادەتە ئاگادار بین. ئەو پیاوە ئەو ئافرەتە لە سەفەری سیاحەت و گەشت و گوزار نەگەڕاوەتەوە، لە سەفەری عومرە گەڕاوەتەوە، توانای هەبوو دەسە خۆش بێ خزمەتی خەڵکە، توانایشت نییە گلەی لە خەڵکی مەکە. خاڵێکی تر بەداخەوە کاتێک کەسێک لە عومرەیە لە حەجە گەڕێتەوە، ئێمە مراعاتیان ناکەین. خەڵکی وا هەبوو گەڕاوەتەوە سەعات 12 و یەکی شەو گەیشتۆتە ماڵ، مام حاجی ساعت 6 بەیانی چۆ دەرگای حەوشەکەشی لەژێرەوە کردوتەوە، دایت لە دەرگای مەخەلەوە ساعت 6 بەیانی. ئێبا مام حاجیان تۆ ناخەوی خەڵکە خەوەیە کابرا دووسێ ڕۆژانی لاگی دەرناچێت، ئێدە تۆ زەرەسەری بۆستە کاکە بە ساعت 6 حەوت چین بۆ لای کابرا، کاکە بۆ درەوە چی، بۆ کرێکاریە چی، یاکە بە سەردانیە ڕۆی. کاتان لێ دەکەم ئەو کەسێ لە عومرە دێتەوە یەکسەر هەڵمەبکەن سەری، بێزاری مەکەن، با ئیسراحەت کە پێویستی بە ئیسراحەتە خۆتان باشە، زان لە ماڵی خۆتان نەبێ ئیسراحەت ناکەی بتەواوت. هەنی بێ خەڵکەی بێزار بووە، معقولە کابرا چاوی هێشتا خەوبەری نەداوە، باوێشکەدا خۆ هەڵک تێدەبان سەری، قەینا مام حاجیگیان کاک فڵان کەس پێویست ناکە وا بکەی، خوشکی بەڕێزم. بۆیە ئاگادار لەو خاڵە بن، با ئیسراحەت بکە. دوای ئەوەی کە گەڕایەوە با کەمێ ئیسراحەت کە وازی لێ بێنن، هیچ نبێتان نیوەڕۆ وازی لێ بێنن، شەو گەڕاوەتەوە بعد کەمێ بخەوێ. بەداخەوە یعنی تەماشاکەی بەو شێوەیە ئێمە ئاگامان لە خۆمان نییە. کەسانێکیش هەیە ئەمە گلەی کۆمەڵە کەسێکە بە منیان وتووە، ئەڵێ مامۆستا ئێمە هیلاکین ماندووین
لەولا و کابرا بە عیلەکەی و دێت دوسێ شەو ناڕاتەوە. الحەمدلله کاکی گیان خۆمە 1970 نیە سیارەت پێ برای بەڕێزم خوشکی بەڕێزم ئەو پیاوە پێویستی بە ئیسراحەت لەگەڵ ماڵە مناڵی خۆیان نانت خواردووە یاخوا بەخێر بێ 5-6 سەعاتان دەبڕۆ ماڵەکەی خۆت بخەوە پێویست ناکات دوسێ ڕۆژ بمێنیتەوە کورە با باوکو دایکیشت بێ پێویستیان بە ئیسراحەتە با برات بێ با برازاد بێ با کوڕت بێ با کچت بێ بێزاری مەگە ئیلا مەگە بە زۆر گلت داتەوە و کابرا ناڵێ مەڕەوە هەر پێشتەوەت ماڵۆ جایی وا هەیە بەڵام حەزی شەکا بڕۆی ئاها خوا گەورە چێ فەرمێ لە قورئانی پیرۆزە ئەو کەسانی کە ئیماندارن مەڕۆنە هیچ ماڵێکەوە غەیری ماڵەکەی خۆتان ماڵی مناڵەکەش مناڵی تۆ نییە مەڕۆنە هیچ ماڵێکەوە حەتا تەستەئنیسوا ئەم وشەیە مەبەستمە بڕۆنە ماڵێکەوە خاوەن ماڵ زۆری پێخۆش بێت ئیستئناس مەبەست تەنیا ئیزندان نییە ئەوە نییە بڵێ وەرە ژوورەوە یعنی خاوەن ماڵ ئیزنت بدا و زۆریش مرتاح بێ کە تۆ لە ماڵەکەی دایک نەک کابرا بێزار بێ کابرا چۆ بۆ عومرە سەفەری کردو بۆ حەجێک پێویست ناکات دەستی شەو لەگەڵای بمێنیتەوە وەرە ماڵەکەی خۆت ئیسراحەت کە بۆیە خۆشەویستان تکاتان لێ دەکەم ئەوانە بە شێوەیەک ئاوا عەزێتیان مەدەن ناڕەحەتیان مەکەن کە لە عومرە هاتوونەتەوە یەکسەر مەڕۆنە بانسەریان و بە شێوەیەک ژماندویان مەکەن هەتا درەنگانی شەو دابنیشن ئەمەوەی نەسیحەتی ئێوە بکەم بۆی ئەو عومرە خەڵی بێزار نەبێ کابرا جارێ ناوێت جارێکە بڕات ئێمە وامان لێ کردو ناوێرە بڕاتەوە خوشکی بەڕێزم ڕوو دەکەمە خوشکە بەڕێزەکان بە تایبەتی ئەوانەی کە گەنج و جوانن گەنجەکان نەک پیرەژنەکان بە تایبەتی ئەوانە بە تایبەتتر بەبێ مەحرەم سەفەر مەکەن بۆ عومرە و حەج چونکە لە حەدیثی صحیح بوخاری مسلمدا هاتووە خۆشەویستی خوا فەرمێ صلی الله عليه وسلم با هیچ ئافرەتێک کە باوەڕی بەخوا و بە ڕۆژی قیامەت هەیە با سەفەر نەکات سێ ڕۆژ سەفەر نەکات سەفەرێکی سێ ڕۆژی بەبێ مەحرەم باوکێتی مامەیەتی خاڵۆیەتی برازایەتی خوشکەزایەتی برایەتی ئەمانە مەحرەمن زاواکەیەتی کە زاوای خۆیەتی ئەوەی کە مەحرەمی تۆیە لەگەڵ ئەوانەدا نەبوو نابێ بچی بۆ عومرە نابێ بڕۆی بۆ حەج بۆیە کاتێک کە پێغەمبەری خوا وای فەرموو صلی الله عليه وسلم پیاوێک هەڵسا وتی ئەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم من خێزانم چۆ بۆ حەج کەوتۆتە ڕێ و منیش ناوم دەرچۆ بڕۆم بۆ غەزا ناوم نووسراوە بچم بۆ غەزا ئەمە لە صحیح بوخاری مسلمدایە کامیان بکەم پێغەمبەری خوا فەرمووی صلی الله عليه وسلم انطلق وارجع فحج مع امرأتك برو واز الجهادك بينا لقل خيزانك تبرو بو حجك برو لقل خيزانك حجك بك بابا بين محرم نروى بو حج اما بو جني صحابه بو جني اما شون حلاله بتعرفي افرتك جنج الا ما قال افرتك محرمي نبي ضروريات يعني كسي واي باوچينيه براينيه خالونيه مامينيه برا كسي نيه اولا لقل كسيك اگروي زور جنج نبي لقل كومال افرتك ابرو لفتنه امين به حالتك ضروريات اجينا كسيك محرميه با چاوركات بويا خوشك بريزكان تكاتان يدك مشتي وامكن توشي فتنه وتاوان دبن توشي حرام دبن من نال عمرك تام بطاله بلام توشي حرام وتاوان دبن بداخوا كسانه كي درون بو شويه بيروزا مكة ومدينة لوي تنها مشغولي موبايلا بس تنها مشغولي موبايلا حموش شوية تصويرك يعني وایە هەتە پەنا بەخوا چۆن ئەچێ بۆ تورکیا و بۆ شیمالی ئێران و بۆ دووبەی بۆتە پۆست لێدان و خۆ دەرخستن ئەمڕۆ حەج و عومرەکەش وای لێ هاتووە لای زۆربەی خەڵکی وای لێ هاتووە بۆتە شوێنی پۆست لێدان ئەی نازانی خەڵکەیە کاتێک کە سەیری تۆ ئەکات توانای نییە بچێ بۆ عومرە دەسەکا بە گریان ئەبیتە هۆکارێک بۆ ئەوەی کە تاوانباری چونکە پۆست لێدەی چونکە خۆت بە گەورە دەزانی خۆت بە مهم دەزانی لەولا شەوە کەسانێکەیە توانای نێ دەسەکەن بە گریان خەفەتە خۆن بەهۆی تۆوە بیتە هۆکارێک کە خەفەت بە خەڵکی بدەیت کابرا لە توانای دانیە بڕۆ تۆش لەولاوە پێکەنینەوە شتڵاوەکەیتەوە دڵی کەسانێک خەمبار دەکەی بێتاقەت دەکەی لە کاتێکا تۆ بۆ عیبادەت ڕۆشتوتە بۆی تکاتان لێ دەکەم ئاگاداری ئەو خاڵە بن هەموو شتێک بڵاو مەکەنەوە بۆ هەموو خەڵکی بزانێتەوە چتە بۆ عومرە و حەج ئەگاتە هەر شوێنە لە تەوافە
دادە سناپەکە بۆ سناپ ڕەسم بڵاوەکات و ڤیدۆ بڵاوەکات پیاوەکەشی لەگەڵ یایت ئەڕاتە ئوتێل هەروە لە تەوافەکە هەروایە نوێژەکە هەروایە ئەڕاتە هەر شوێنێک خەریکی تەسویر و ڤیدۆ لایڤە شتی وا مەکەن خۆتان بەوە مەشغوڵ مەکەن ئێوە چوونە بۆ عیبادەت یا بۆ خۆ دەرخستن ئێوە چوونە خوا لە خۆتان ڕازی بکەن یا خۆتان فشکەنەوە بۆ کامیان چوونە تۆ خۆت نیکە با خەڵک تەسویرت کە بەس خۆت تۆز لێ مەدە چونکە ئەوە شوێنی عیبادەتە جمعەی پێشوو باسم کرد با کۆمەڵێن نهێنیتە بێ بۆ خوا بێ تەوافەکەی من لێرەوە چوزان تۆ تەوافەکە ئەگەر پێشانی منی نەدەی من لە کوردستانم چوزانم تۆ خەریکی نوێژکردنی ئەگە تۆ بە منی نەڵێی پێویست ناکە بڵاوی کەیتەوە بۆ هەموو خەڵکی بزانێ خەریکی نوێژ و عیبادەت و تەواف و دەی کاگە قورئانە خوێنم قورئانەکە خوێن ڕەسم بگرە فڵان کەس خەریک قورئان خوێندن ڕەسم بگرە باسی کەسێ ناکەم ئاگای لە خۆی نییە بۆی خۆشەویستان تکاتان لێ دەکەم گوێ بدرن پێغەمبەری خوا فەرمووی صلی الله عليه وسلم لحديثك صحيح ترغيبا من سمع الناس بعمله سمع الله به مسامع خلقه وحقره وصغره زۆر تسناکە هەر کەسێک خەریکی سمعە و ناودەرکردن بێ کردەوەکانی پیشانی خەڵکی بدا کردەوەکان عومرەیە حەجە قورئان خوێندنە تەوافە هەر کەسێک کردەوەکانی پیشانی خەڵکی بدا بۆ سمعەت و ناودەرکردن خۆی گەورە لە ڕۆژی قیامەتە لە ساحەی مەحشەرە فەزحی ئەکا و کەرامەت یەشکێنێ خۆی گەورە فەزح دەکات لە ناو خەڵکیە ئەتشکێنێتەوە وەسەغەرەه وەحەقەرەه و خوا بە کەمت دائەنێ بچوف دەکاتەوە بۆیە پۆز لێ مەدە ئەگەر پێت خۆشە خوا کەرامەت و ڕێزت بپارێزێ لە ڕۆژی قیامەتە ئەو ڕێز و کەرامەتت بمێنێ نەشکێ هەندێک کردەوە هەیە پێویست ناکە بۆ خەڵکی بڵاوکردنەوە سمعە و خۆ دەرخستن و ڕەسم بڵاوکردنەوە و ڤیدۆ بڵاوکردنەوە بۆیە بۆ خوا بڕۆ بۆ خوا بژی بۆ خوش بدەڕێرەوە یا ڕەبی خوا لە گوناهەکانمان خۆش بی لە گوناهی دایک و باوک و مردوەکانمان خۆش بی خوایە لە خۆفشکردنەوە لە خۆ دەرخستن بە دوورمان کە یا ڕەب العالەمین الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه داواكم لهر هموتاني يكبيك تكاتان لذكر حج وعمرة لبرشاوي خلق جوان وشيرين كان بچي بوي كلا عمرة وحج قرايكوا أما قسيكي عشائرية والله أبي بيت الملائكة نابيت الملائكة قلنا حد إنسان قناه تاوانا كات كز نابيت الملائكة لشرع اشتيق نهات ولا قرآن وحديثا بلا تشوت حج وعمرة يتمي بملائكة اشتيوانية بلام خو أبي كاريجري أم عبادة چند مانجيك بساتو بميني روشت أخلاق الجوان بيو جوان تركي سكانت جوان تركي هاي دور وسير وجيبينات شد عمرة دي دوا حرمي عمرة نكدو حجي نكدو هيج كاريجري بسريوانية أو حج وعمرة لبتشاوي خو جوان كان روشت حج وهاتي دوا خريكي قول برين مبا خەریکی حرام خواردن و غەش و درۆ مەبە خەریکی فێڵکردن مەبە چوتە بۆ شوێنێ خوا لە خۆت ڕازیکی ڕێگایەکی دوورت بڕیوە دەی ئێستا لێرەشا بیسەلمێنەکە من بەهۆی تۆ بە حەج و عومرە بەرچاوم جوان و شیرین بێت نەتواکەم ئەمە قۆڵ بڕە فەڵان کەس حاجی و قۆڵ بڕە پەنا بەخوا خەڵکە بۆ گوێم لێ بۆ تێتی وەڵا ئەچم بۆ حەج و عومرە بۆی لای خەڵکی سیقە پەیاکەم ئیشەکەم باشتر بێت پەنا بەخوای خوا ئەوشتە قبوڵ ناکاو و ئەمە کاریگەری ئەم حەج و عومرەش بەسەریەوە نابێت چونکە بۆ خوا نەچوت خۆی ئەڵێ بۆ ڕۆشتمە کەسابەتەکەم باشتر بێت پێم بڵێن حاجی عومرەی کردووە ئیشەکەم باشتر بڕوە ناڵێ بۆی کە خوا لێم ڕازی بێت خوای گەورەش شتێک بۆ خۆی نەبێ و سەپاسەت قبوڵی ناکات بۆیە ئیمانەکەت لەو سەفەرەدا تازە کەرەوە چونکە بەڕاستی کاتێککە ئەگەڕێیتەوە خەڵکی دوور و نزیک تۆ بینێ ئەوەی دوورەکەی ئەدبینێ بزانێ گۆڕاوی ئەوەی کە نزیکەکەیە دەدبینێ بزانە گۆڕاوی بەس پارەکە خەسار مەکە بەس با ماندووبوون و پارە خەساربوون بۆ نەمێنێتەوە گۆڕانکاری بەسەر خۆتا بکات کەمێ بگۆڕێ بەپی توانە بگۆڕێ ئەو شوێنە خۆشە ئەبینیت بە دەوری کەعبە تەوافەکەی ئەسوڕێتەوە بیرێک هەبێ کە چەندەها هەزارەها پێغەمبەر و سەحابە و پیاوچاکان ڕەزا و ڕەحمەت و سەلامی خوایان لەسەر بێ بەم شوێنە تەوافیان کرد و گەڕاون
ئەمە شوێنێکی مبارەکە خۆ بێ کاریگەری بەسەر منیشەوە هەبێت چونکە خوا ئەفەرمێ چی وتذوقوا السوء بما صددتم عن سبيل الله ولكم عذاب عظيم زۆر خەتەر لەم ئاەتە خوای گەورە ئەفەرمێ ئەگەر ئێوە ببنە سەبەب و هۆکارێک بۆ ئەوەی خەڵکی لە دینی خوا دوورخەنەوە خوای گەورە عەذابێک و ئێش و ئازارێکی سەختە لە دنیا و قیامەت ئەدات ولكم عذاب عظيم ئەگەر ببنە سەبەب و هۆکارێک بۆی دین لە بەرچاو خەڵک ناشرین کەن ئەمە خوا هەڕەشە لە کەسانێکە کە وعد و پەیمانەکانیان ئەشکێنن هەر کەسێک لە ئێمە بوێتە هۆکارێک ئەو دینە بما صددتم عن سبيل الله ببمە هۆکارێک بۆی خەڵە دینی خوا دوورخەمەوە بە ڕەوشتی ناشرینم بە ئوسڵوبی ناشرینم بە قۆڵبڕینم بە غەش و خیانەت و فێڵکردنم ئەو کاتە دڵنیا بەخوا ئەفەرمێ عەذابێکی گەورەتان بۆ هەیە چونکە ئەو عیبادەتە ئەو دینە کاریگەری بەسەرتان نەبوو بۆتە هۆکارێک بوونەتە هۆکارێک بۆی خەڵکی لە دینی خوا دوورخەنەوە با نەبینە هۆکارێک خەڵک حەج و عومرەی لەبەرچاو بکەوێت پەنا بەخوا ببینە هۆکارێک خەڵک حەج و عومرەی لەبەرچاو شیرین و خۆشەویست بێت هیچ ضرور نییە برای بەڕێزم خوشکی بەڕێزم خەڵکی گریانەکانی تۆ لە کەعبە ببینێ من یەک لە کوردستانم پێویست ناکە گریانەکانی تۆ ببینم پێویست ناکە نوێژەکانی تۆ ببینم دوعاکانی تۆ تەوافەکانی تۆ قورئان خوێندنی تۆ پێویست ناکە بڵاوی بکەیتەوە چونکە ئەمە سەفەرێکی ئیمانی و ڕۆحیە عومرە یا حەج سەفەرێکی ئیمانی و ڕۆحیە نەک سەفەرێکی لە خۆبایی بوون نەک سەفەری ڕیا و خۆ دەرخستن ئیمانی کاتێک کە کەعبە بینی خۆت پێ ناگیرێ ئەو شوێنە خۆشانە ئەبینیت بەڕاستی تەحەمل ناکەی ئەبێ سەفەرێکی ئیمانی و ڕۆحی بێ بۆ تۆ نەک سەفەری ڤیدۆ و تەسویر و ڕەسمگرتن بۆیە سەفەری ڕیا و سومعەبا نەبێ خەفەتبارکردنی خەڵکی نەبێ بۆیە تکاتان لێ دەکەم ئەوەی تواناتان هەیە لە عیبادەتەکانتان بڵاوی مەکەنەوە هەم تووشی ڕیا دەبن هەم خەڵکیش خەمبار دەکەن هەم تووشی لە خۆبایی بوونیش دەبن ئەڕواتە عومرە دێتەوە پێویست ناکە ڕەسمی عومرە بڵاو بکەیتەوە دوای ساڵێک دوو ساڵیش یا حەجەکە بە هەمان شێوە پێویست ناکە باش شتەکانمان کردووە با خەڵک ئەوەی زانی باشە ئەوە نەیزانی با نەزانێ مە حەج و عومرەمان کردووە ئینشاڵڵا وەکو نەسیحەتی پێتان دەڵێم ئاگاداری خۆتان بن با سەفەرێکی ڕۆحی و ئیمانی بێ نەک سەفەرێکی پۆزلێدان و لە خۆبایی بوون چونکە ئەوە حکمەتە لە عومرەدا چونکە پێغەمبەری خوا فەرمێ صلی الله عليه وسلم إن الله لا يقبل من العمل إلا ما كان له خالصا وابتغي به وجهه خوای گەورە هیچ کردەوەیە قبول ناکە هیچ قسەیە قبول ناکە ئیلا ئەوە نەبێ کە بە ئیخلاسەوە تەنها بۆ خوا بیکەی و مەبەستیشە ڕەزامەندی خوا بێ هیچ کەسێکی تر نەبێ ئەگەر بۆ خوا نەیکەی مەبەستە ڕەزامەندی خوا نەبێ مەبەستە ڕازیبوونی خەڵک بێ خوا لێت قبول ناکە هەزار حەج و عومرە بکەی هەزار چاکە و نوێژ و عیبادەت بکەی کەواتە عیبادەتەکانت بشارەوە لە من کە لە کوردستانم یا کەسێک کە لە تۆ نابینێت ئەوەی کە لە تەوافەکەی تۆ دەبینێ و مەجاڵێکیان نییە بەڵام با من نەتبینم با کەسێکی تر لە دوورتر نەتبینێ با خەڵکی لە شارێتە تۆ نەبینێ پێویست ناکە لە تەواف و لە هەموو شوێنێکا ڕەسم بڵاو بکەیتەوە ڤیدۆ بڵاو بکەیتەوە لە خوا بترسە بۆ خوا کارەکانت ئەنجام بدە ڕەزامەندی خوا زۆر گرنگترە لەوەی کە من سەیری تۆ بکەم خۆشەویستان ئێوە هاتوونە بۆ حەج و عومرە دەڕۆن بۆ حەج و عومرە بۆچی ڕۆشتون بۆی خوا لە خۆتان ڕازیکەن کاتێککە دەگەڕێنەوە بە تاوان و بە خراپەوە مەگەڕێنەوە چۆن خەڵکی فێری شەریک بۆ خوا بڕیاردار مەکەن مەڕۆ شتەکانی ئەوە گەنمی بەر کۆترەکان دێنم بۆ کەسێ مناڵی نەبێ خۆڵەکە دێنم بۆ فڵان شت بەردەکە دێنم بۆ فڵان نەخۆشی بۆ فڵان شت قوماش ئەداتە کەعبە و شوێنەکانە و ئەمە کەعبەیە ئەمە شوێنێکی ترە هەر شوێنێک بێ لە شوێنەکان مەکە و مەدینە قوماشەکەی پێ ئەدا و دێ لێرە خەڵکی گومڕا دەکات بۆیان دەبڕێ پارچە پارچە و دەیاندا دێ مبارەکە وەڵا بەس مبارەک نییە ئەمە خەڵکی شیرکەکەی ئاگادار بە خوای گەورە لە قورئانی پیرۆزە دەفەرمێ ئەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ولقد أوحي إليك وإلى الذين من قبلك لئن أشركت ليحبطن عملك ولتكونن من الخاسرين أي محمد صلى الله عليه وسلم إما وحي من بتو ناردوه
هەر وەکو چۆن بۆ پێغەمبەرانی پێش تۆش ناردوومانە سەلامی خوایان لەسەر بێ بە هەموویانمان وتووە لە تۆ تا ئادەم سەلامی خوای لەسەر بێ لئین ئەشرەکتە لەیەحبەطەنە عەمەلوک ئەگەر شەریک بۆ خوا بڕیار بدەی خوا کردەوەکان هەمووی بەتاڵەکات و خەسارەتمەند ئەبی لە ڕۆژی قیامەتە باشە پێغەمبەران سەلامی خوایان لەسەر بێ کە دوورترین کەسن لە شەریک بۆ خوا بڕیاردان خوای گەورە دەفەرمێ ئەگەر شەریک بۆ خوا بڕیاردن کردەوەکانتان بەتاڵەکەن و خەسارەتمەند ئەبن چون خوا لە من تۆی قبوڵەکە خەڵکی گومڕا بکەین دێتە بۆ ماڵ سێ ڕۆژ خۆی ناشۆڕە لا با مبارەکی و تەبەڕوکیەکە مەڕوا مبارەکی چیت تۆ پیس فۆخەڵی بڕۆ خۆت بشۆرە مبارەکی چیت بەداخەوە یعنی هەنە شتێ وا تێگەشتوونە وەڵام فڵان کەس دەستی مبارەک وا دەستی ماچکەین وەڵام بەس مبارەکە نییە شتەکانی ئێوە زۆربەی سینیە مبارەکی چییە هەمووی سینیە و یاخود وڵاتێکی ترە ئێمە ئاوا عەقڵێکمان ئاوایە ئەڕۆین بۆ ئەوێ بەڵام لێوێ دێنەوە خۆمان گونەهگار دەکەین پەڕۆ دێنین خۆڵ دێنین بەر دێنین گەنم دێنین نازام چی دێنین وەڵڵا برا خوا لێت قبوڵ ناکات خوا لێش قبوڵ ناکات و تاوانداری شەبی خۆزگای نەچوتایە با خەڵکی فێر گومڕایی نەکەین خۆمە بە حەجەر الئەسوەد نێ ماچیکی برا ئەگەر هەر شوێنە پەڕی پیاساوی لەخوا بترسە لەخوا بترسە سەفەرەکەت بەتاڵ مەکەرەوە نەک عومرەکەت کردەوەکان تریشی بەتاڵە بێت خەڵکی فێر شرک مەکەن خەڵکی فێری ئەوە مەکەن شەریک بۆ خوا بڕیار بدات قورئانی پیرۆز مبارەکە نەک خۆڵ و گەنمی بەدەم کۆترەکە ئاخر خاڵدنێ کە باسی کەم بەڕێزان کە دەڕۆن بۆ عومرە و حەج بە تایبەتی عومرە لەگەڵ کۆمپانیایەکە بڕۆن کە لە سنەتی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم نزیک بێ سەیری ئەوە مەکەن کێ خواردنەکەی خۆشترە کێ خزمەتگوزاریەکەی باشترە کێ بڵێن لە سنەتەوە نزیکە چونکە مەرجەکانی قبوڵبوونی عیبادەت کە یەکێک لەوانە عومرە و حەجە دوو مەرجی هەیە سەرێکی الإخلاص والمتابعة ئەبێ بە ئیخلاسەوە بۆ خوا ئەم کارە ئەنجام بدەی وبس رضامندی خوا به العمره کتا دومش ابي او عمريته بقي سنتي في حمري خوا صلى الله عليه وسلم بو هر کس پیتی برو مزدود عائشه و عمري دو مسيم بك بقصي مكه شوف والله في حمري خوا الصحابه اشتغل انك عائشه حالتي جواز ابو صري ما نبو في صري ما هرني بو اگداري خود بل خوا ترسل بقي سنتي في حمري خوا صلى الله عليه وسلم عمره كتبك عمري دو مسيم مكه توافقان مفوت يعني لبخاتي عمرك السنة نية يك عمره بك وطواف سنتي بغمر خواه صلى الله عليه وسلم إذا ما قبرته بشاري مدينة بعربيته هل أوتي لك الراكب ومسجد عائشة لولا أوتيته عمره مكرت اشتوا كان دينا يك حديثكم في بليه صحابة اشتوا يكتبوا في غمر خواه صلى الله عليه وسلم غير عائشة شيخ في بس في بليه بروح هم الصحابة بقرية صفها هذا صحابة يك صحابة متابعين يكن في بليه لمسجد عائشة وعمره عمره ما نطلع علماء وايد ما دام خوشويسي إخوانك أصلا صحابة نيكد تابعين نيكد ميكد أو دينا لقرآن وحديث وفقري صحابة ورقيري بوي لقل كمبانيا يكابرون كبابي سنة إيشا كانت بيغنك أو يتشور ترو خوش ترى خوادنك إنسان أقر نانو آوش بخواله وباشترى عمرك بطالكاته لقل كسان يكابرون سنة إن شاء الله بوي إن شاء الله تودروي بو جێبەجێکردنی فەرمانی خوا ئەوەی کە دەمێ باسی کەم ئەوەیە هەنێکیانەتان خەڵەتێنن کاکە ئێمەتان بۆ سەر بەحر باشە تۆ بۆ تورکیا ڕۆشتویتە یا بۆ عومرە ڕۆشتویتە کاکە بەحری چی نوێژەکە تەفەوتێ کە پێغەمبەری خوا فەرمێ صلی الله علیه وسلم یەک نوێژە لە کەعبە خێری 100,000 نوێژی هەیە ئەی فەوتێنی بە خاتری ئەوەی بڕۆی بۆ سەر لێواری بەحرێک کاکە تۆ بە غەڵەت ڕۆشتویتە تۆ بۆ سیاحەت ڕۆشتویتە بۆ عومرە ڕۆشتویتە يعني خلطيرن عبم شوية بقول كساني كي لكمبانيا كان باشي لأخوات السن كساني كي شيء السن بأخوان لقل قاطعتي يوناني بريداني فرقاني لأخوانات السن والله خمش تزور يعني وإيش توت يعني في أي باشي أنتي أي بلام خرابة كان ينظر تماح ينظره كشان لو نية السنة يا بيت عيك كشان أول شون تعرف يعني عندك شانتي الأخوات السن وداني وبنهتار نبن في سنتي في عمري خاص صلى الله عليه وسلم حين عمره وحج كان جيبه جيكن بويا تو بو حج روشتيته بو عمره بو عبادته طواف روشتيته يا بوس لواري بحر يا بو شو نميجويا كان امام شو نميجويا كان نيوجا كان مفوت يا بخاطي عمري دوم هان يشتيته لبخاطي بزوتي حراء بينيني عفوا لور اشتوتي حراء ما تشو نيوجا كان بفوتيني
بینینی ئەشکەوتێک ئەوە نانی نوێژەکەی بفرۆتێنی. بۆیە لە کۆتاییدا دەڵێم با لەگەڵ کەسێکا بڕۆین کە لە سنەتی پێغەمبەری خوا نزیکە صلی الله عليه وسلم. ئەوە ئینشاءڵڵا تووشی خێر و خۆشی دەبین. ئەم خاڵانەی کە باسم کردی وادارم ئینشاءڵڵا تەطبیقی بکەین ئاگامان لە خۆمان بێ. اللهم اغفر للمؤمنين والمؤمنات والمسلمين والمسلمات الأحياء منهم والأموات من أهل السنة والجمعة والجماعات. يا ربي خواه الشفاء نخوشكان من بدي وتعيبتي أواني دعوة دعاء خير يعني كدوة. يا ربي خواه يهمني وآرامي ولاك من بقاريسي. خواه يعني رجوع عبادت مالي قبول كي للرياء والسمع وخود الخصن بدون مانك يا رب العالمين. خواه يعني روشت أخلاق من برسكي. خواه يعني آخر من بخير بگيري أواني نخوش الشفاء بدي أواني لسر جيقا ولخصحان كان كوتون يا ربي خواه الشفاء بدي خواه يعني من خوش با. آمين آمين آمين. وصلى الله على محمد وآله وصحبه أجمعين.